زیدان هات و نەشتەرگەریمان بۆ ئەژنۆی ئەنجامدا. ئەمڕۆ پزیشکی فەڕەنسی لە شاری سلێمانیە کە نەشتەرگەری بۆ ژمارەیەک یاریزان ئەنجام داوە کە بەسەری قاچیان پچڕا بوو. بەڵام ئەمەیشەکە لەو تیمە پزیشکیەی کە کاتی خۆی لە ساڵی 1990دا نەشتەرگەری بۆ قاچی یاریزان زێنەتی زێدان بانجام گەیاندووە. لێرە دکتۆر جیرۆمی لێ. سڵاو دکتۆر، خۆشحاڵم ببینینت. تکایە دەکرێت باسی ئەو نەشتەرگەریەم بۆ بکەیت کە بۆ یاریزانە کوردەکەت ئەنجامدا؟ ئەمە لێرە لە کوردستان تەکنیکێکی تاڕادەیەک نوێیە. لە فەڕەنسا زۆر باوە، بەڵام لێرە پێی ئاشنا نەبوون. پێم وایە شتێکی باشە بۆ ئێرە، چونکە یارمەتی یاریزانەکان دەدات زۆر خێراتر بگەڕنەوە ناو یاریگاکان بەراورد لەگەڵ ئەو تەکنیکانەی پێشتر بەکاردەهێنران. تۆ نەشتەرگەری زۆرت بۆ یاریزانانی بەناوبانگی جیهان ئەنجام داوە، بە تایبەتیش زەینەدین زێدان. بەڵێ ئەوە ماوەیەکی زۆر لەمەوبەر بوو. ساڵی 1990 بوو وایە؟ نەخێر لە 1999 بوو. 1999 باشە، تکایە باسی نەشتەرگەریەکەی زێدانم بۆ بکە. چۆن چارەسەرت کرد؟ ئەو کاتە من پزیشکێکی گەنج بووم و سەرپەرشتیارەکەمێکێک بوو لە ئەو پزیشکانەی کە نەشتەرگەری بۆ یاریزانە بەناوبانگەکانی فەڕەنسا دەکرد. ڕۆژێکیان زیدان هات و نەشتەرگەریمان بۆ ئەژنۆی ئەنجامدا. ئەوە ساڵی 1999 بوو. وەک دەبینیت کاروانی وەرزشی ئەو بەهۆی ئەو نەشتەرگەریەوە نەوەستا، بەڵکو تا ساڵی 2006 و یاری کۆتایی مۆندیالیش بەردەوام بوو. واتە توانی وەکو جاران یاری بکات. بۆیە تەنانەت دوای نەشتەرگەری ئەژنۆش دەکرێت وەکو پێشتر یاری بکەیتەوە. دوای چارەسەرەکە زێدان چی پێوتیت؟ وتی سوپاس. تەنیا ئەوە؟ نەخێر، بێگومان، بەڵام پێم وایە پێویستی نەدەکرد هیچ بڵێت. گەورەترین پاداشت بۆ ئێمە ئەوە بوو کە دەمانبینیەوە لە نێو یاریگا و لە بەهێشترین پاڵاوانتە جیهانیەکاندا بەشدار بوو. یاریکردنە باشەکەی زیدان باشترین شت بوو کە پێمان بڵێت. ئایا ئەم جۆرە نەشتەرگەریەت تەنیا بۆ زێدان کردووە یان بۆ یاریزانانی تریش؟ نەخێر، وەک پێم وتیت، سەرپەرشتیارەکەم یەکێک بوو لە باشترین پزیشکەکانی نەشتەرگەری ئەژنۆ لە فەڕەنسا و نەشتەرگەری بۆ ژمارێکی زۆر لە یاریزانە بەناوبانگەکان کردبوو. دواپرسیار ئامۆژگاری چییە بۆ یاریزانانی ئێرە لە کوردستان؟ ئامۆژگاریم ئەوەیە کە بەردەوام بن لە یاریکردن. هیوادارم بتوانن زۆرترین پاڵاوانتی و خۆل ببەنەوە. هیوای باشترینیان بۆ دەخوازم لە کۆتاییشدا ئەمە تەنها ئەژنۆیە، نەخۆشێکی کوشندە نییە. بە شێوەیەکی ئاسایی دەتوان بگەڕنەوە سەر ئاستی یاریکردنی پێشویان. زۆر سپاس بۆ کاتەکەت. سپاس بۆ تۆش. بەڵەوەی کە جۆبیسی بوون ئەمە یەکێکە بۆ لەو تیمە پزیشکی کە لە ساڵی 1990دا بۆ یەکێک لە پێکانەکانی یاریزان زێنەتین زێدان ئەم چارەسەری بۆ کردویشە بۆ لەو تیمە پزیشکی و دواتر سپاسی کردووە.